قوتابیان خۆشەویست وەکو دەزانن ئەوڕۆ کۆتا ڕۆژی یاریە خولی تۆپی پێی بارزی ناحکومی کۆتا یاری دەبێ و هیوادارم هیچ بەرکەوتنێکی ئەنقەز نەبێ تەنها یاریەکە خولی ناوخۆیە بۆ خۆشیە بۆیەکە دوورکەونەوە لە هەموو جاوەجاوەکی دەرەچی بە ئەنقەست هەبێ و هیوای سەرکەوتوتان لۆ دەخوازم هیوادارم تام و چێژەش تایبەت لەو یاریەی کۆتایی وەرزشی تۆپی پێ لە بارزی ناحکومی وەگرن. سپاس. قوتابیانی خۆشەویست دەستان خۆش بی یاریێکی بەتان بوو گرنگترین شت لە یاریەکەی ئەوڕۆ ڕاستە یاری کۆتایی بوو حەماسەتێکی زۆر هەبوو گرنگەوە زۆر بەڕێز و بادە بەشی زۆرەوە گەمەکە ڕۆی ژیانیش وایە لە دوازاردا یەکێک دەبی سەر بکە و یەکێکیش دەبی لەو مەرحەلەیدا دەرفەت بەوە دیکەوتە لێ دووبارە دەستخۆشتان لێ دەکەم هیوای سەرکەوتنانەوە دەخوازم.